دەمباش بینێ هێژا بینەرێک کەناڵی بادینان سات ئەبە مجارەکە دنیاهاتنیەت خزمەتەوەدا ji بۆ پێشکەشکردنا خەرەکەکە دیش بەرنامە مۆرکردن و بەرنامێکی تایبەتە ئێزیاوی گرێدایە بینە رێژات پێشێدا جەژنا سەرێ ساڵا ئێزیدیان و جەژنا چارشەم باسۆر لە تەڤایە ئێزیدیên cîhanê pîrozî dikeyn û hêvîdarên ku ev cejnê bite cejna aştiyê û biratiyê pêk ve jiyanê li seranserê Iraqê Kurdistanê dîsan jî hêvîdarên ku cejna bêtin ew keç û jin û zarok û gencên me ew ê di nav destên Daeş de rizgar bin û ev ê cejnê li nav kes û karên xwe bikin. Bîne rêja beriyan bişîne di nav babetê xwe dawûm û gudera vê stranê bikeyn li ser cejna sersalê morkirin dê berdewam bit. نور شما ازدیای
شنگه شنگه و بشنگه سال سالام ازدیا چندب ناودنگه بلوكي ديار ججنا سر صالي ايكش ججنين جرينجو بيروز لجم تفايا ايزيديان اف ججنا جيتن بيجين شرشنبا يكش مها نيسان الشرقي دا اف ججنا تيتا جيران وچند ري رسمي تايبج البريزغا لارشتينا جيران بوفان بزايج دا بتر ديندك ديمانان بين كو دهي هباري انكو هبارا ججني بيجين جباتا روحانية ايزيديان جماركا مازنجي ايزيديان البريزغا لارش اما دبونو چند ري رسمي جيران دامان ديمانان بينو موركرن دي بردوام بد هرچند ججنا سر سالی ججنا ملکزان جه پیروسترین و گرنگترین ججنا دو اولای زدیان دا هر وصا کفنارترین ججن تیتا هجمارتن ده دیروکا گلان دا اجبرکو اف ججن بجنی ججنا ملکزان ده میثولوجا اولای زیان دا هاتیا دیار کرن کو وکا ایرو روش لئیواریا سی شنگویه ملک طاووس به فروار خدای مازن و به ایراده تاوی داهر بو سروی دنیای تایبت للالشا نورانی و پاتناوی سیستم کنی جبو جهان پیدا بویا و جهان التویروجدا و کویروجدا دست بکریا هرچند سبقین اولیجی جبو سلماندنا و چنده دیار کد بیجت آب جدره دواریا در عرش خدای مازنا دولا ازدیان دا بشتاف جدره دواریا بو بحر و پانگیا پت شمن مرکب دبستو لناف دگریا پت شایو هر هفتیارا لمرکب دبون سوارا دسیرین لچار کنارا للالش سکرین گوتنا و حق وارا وفي روجا بيروز عيدا سري صالي ازديا از عيدا ازديا هما بيروز كموز دا خوازيت كموز دعايت كم كشكو جنو كره ما سدا عشتا همو رزكار بد بلد في روجا دا في ججني دا يعني بيجين بجبلي هي في اومي تو تشي دي بيتا كرم بو ازديا يروكا بله براستي عباده سري ازديا هات وهم سري ازديا هات ما هي فيها حمايه دول الشزاره بتشكرن وكتشو جنيت ازديا رزكار بك بله گودارن نهاجم الوا حواله کنا الفرجويش دي عيدا قالك حواله خو بيروزي بك تاني سرچا قالك بخيرات سرچا هات از عيدا و افي زيد خانه همي بيروزيت كامو ويل دست داعش دا وخير هاتنا وقالك متكنو وكاغوتي قالك فرقايا افصال وساليل ديو ساليل شوي بري وهابا كداعش قالك فرقها انهانك هابو وخير هاتنا واتكنو قالك سرجا وخير والسلامات هاتين وعيدا واجي بيروزيت كان براو وكاغوتيا
ئاوی جهێ پیرۆز و ئێزیل خانێ هەمی و ناویم دەلالە و سەلغا شنگالم و خەلغەت البنات و ئیرۆ ڕۆژەکە پیرۆزە و گەلەکە خۆشەوە سعیدا هەموو ئێزدیا پیرۆزیت کەم و سعیدا قیتوژنە مەیل دەستە داعش دەست پیرۆزیت کەم هێویام ئەوەش خودە و تاوسی مەلەکە قیتوژنەمە هەمووش دەستە داعش دەرکەون وەکە vê ڕۆژێ بنەنێف مەدام خۆشی پێگرە ببۆرینن و خدای و خدانی وی گەلی حەقما شوان ببێ و ساف سەرێما کردی و ئیشەڵە خدانەی ما تاوسی مەلە حەقما وێش داعش بێ و ساف سەرێما کردی پشمادا خاین بووی هم عيد التفيروز بن خدش ترازي ممنون بینی تشکی داری هاته به جشنه کود عیدا کی پیروز اسش المانيا هاتمه بجارة دوي اس حاضر بالبعيده 2009 اس هاتبوم هنگي بچكي خوشتر بو جبر هيش افكاري تاچينا بو فرمانه سرمدا هاتي سرشنگالدم اس عيدا زارو كدخل المانيا بيروزيتكم اس عيدا حمو كتو جنت ازديا بري خراي دست داعش دا بيروزيتكم وعيدا حمو كسي حمو ازديا بشكل عام بینی یعنی خلک ما اید که اش دولت دیتن دولت خارج اوروبا تن عند شوان را چت بیشی استبيجم يعني خوزي هر صار بدس مبكفت ازبي ما بعيده يعني فرصايا ما برد قلت نايا مهمه ازبج معيده جبر زاروكت من الودر وبقول لك صاله اصل الودر بس وقت اي صاله بالذات اسهاتم ومن ديسا خلكي خوديت وحموكس ازقل لك كيف خوشم واسا مصرم هر صال بين ان شاء الله حمو بين بس ان شاء الله بين هر سال ان شاء الله تايه فرم جشناتا وخزاناتا الالمانيا دنگي خود جينان ومجشنا وانشي فيروز شرف دينا دين مايا شرف دينا دين مايا شرف دينا دين مايا واتا جاسري مايا اورونيا چاوي مايا اورونيا چاوي مايا Çarşamba seri Nisan'e, çarşamba seri Nisan'e, çarşamba seri Nisan'e, şerfedin mirel divane, haber bedin Kurdistan'e, bere kavin kinimane. Şerfedine dinimeye, şerfedine dinimeye, şerfedine dinimeye, avata can serimeye, evroniya çavimeye, evroniya çavimeye. بله بینه رجا با بتر گنگشه لسر جشنا بجین سر سال ازیان بکن با وی بابدیش میوانداریا دو برزان کری اوجی برز قادر عیدا وکو شارزا کد باره ازیاتی دا دیسان جی کری ماسو وکو کسادن کی برنامج جواک ازیان هر دو بخیراتن با برنامه مرکرم سپاس بله که قادر که ام شوی بسیاری دست پیکیشت اکبو ما بحث جشنا سر سال بکی و گرینگیای لجم ازیان چنده سپاس کاک اکرم بو وی درفته سپاس بو تلفزیون بادیان سات هیوارا بینرت خوشویست بخیر و خوشی و شادی بن بری ام گرینگیا وی ججنه بحث بکین از دبیجم ریز گرتن بو گیانه پاک شهیدن دست داعش و ریز گرتن بو کس و کارت وان زارو که نوکت دست داعش دو تینا پروردکرین سر تندو تیجیه و کشتنو برینه و ریز گرتن بو وان کچو جنو خورت دست داعش دا و دستوریش کسوکات ما کساب دبیجم اف ججنا سری سالی الهمو ازدیا سرتاسری جهانی پیروزی بتن و دعاچینا جی خدای مزن جیزدانی پاک داعش برف دوزخا دنیای و آخرتی بچتن و هیویاما اوا صارا بهت ججنا ما بخير وخوشي بهتو اوي ججنه بكيف وخوشي وشادي بگيرين بله بوگا که دیار تهوزانش حاضر کی سر ججنه که بوم بله كاك اكرم بارچه هوزانه كر وكو هستت من وكو كسك ازدي و پیشوازی الوان ججنات كين و همو ججناجي درسته دبيجم ججنه و ازي خمگينم ججنه و ازي خمگينم دقل من بآهين مموزين صبها ججنية دناف آبوريا عاشقان دا بيكركي شرمزار مير أزين
بۆ جارە 1001 مرن لوارێ مەدبارت بۆ جارە 1001 مرنا ڕەش لوارێ مەدبارت هزارەها کەزە بشێوتین دلێن هزارەها خودێ ناسان ساربوون و تەفزین پیسەمێرن مەست بە هەوەسێن خۆ گورزێکی کەمەشکێن داوەشان دخەونا دەولەت بوونێ دە ئەم هەنگافتین بربرێن پشتا دەرزین ji qebarê karasatê ji dîmenên karîgerên mergesatê şehîdên heftî û du firmana ji gorê rabûn û qîjand şehîdên heftî û du firmana ji gorê rabûn û qîjand horiya li esmanê bilind hil hiland erd û esman lerizîn li benda sizadana pûtperêsan jî em bûyne peyker û pût cangoyên rêya rewa جانگویت ریا روا بوون ئاخ و خەلی بوونە بەلگێن باییزی وەریان و ڕژین جەژنە و ڕنگ و ڕوخسارین جەژنێ وڵاتێ من ناهێنە دیتن جەژنە و ڕنگ و ڕوخسارین جەژنێ لوارێ من ناهێنە دیتن سەر و پارەش پۆشە وڵات لە هەر دەری زێمارە و زارەزار چەوا بۆ جەژنێ خۆ بخەملینم و سەدەها گولی سۆرێن پاکیزە و سەدەها گولی سۆرن پاکیزە ڕۆژانە بدەستن بێ باوەڕان دەهێنە کرێتکردن نەگازیە و نەهاوار چەوا بۆ جەژنێ بگرنژم و سەدەها فریشتێن زۆزانە بدارێ زۆر یاخی بووینە دبن دەستێ مارساندا دبن دەستێ مارساندا بەرۆ ڤاژی ڕاستپەردێ خوداوەندی نوێژ و لاوان دکەن پشتا خودایە ئۆلا خۆیا کەڤنار چەوا ڕێ و ڕسمێن جەژنێ بگەیڕم و سەدەها بەلاتینکێن بەهشتێ تێشتا جەژنێنینە چکلێتن جەژنێ تام ناکەن خەملا جەژنێت بەرخۆ ناکەن بێدایک و باب دنالن مەلول و ژار کو جەژنە دەیک و باباژی پیرۆز دکەم دەستێوان ماچی دکەم سەدەها دەیک و بابێت بێگونە سەدەها دەیک و بابین بێمران دهێنە پێش چاوێت من دبن چادرکا خۆ دەگۆشەگیرن چاوەڕێنن کەزە بێتوان بەگەرن کەزە بژی شەهیدن بێ ڕوح و بێجان ڕازاینە لەف ئاخاسار رازانە لەف ئاخەسار دەستخۆش بێگومانە بە هەلبەستەکە دەربڕینش هەستێ هەر ئێزدێکی دکات دەمێ پێشوازی هەلوان جەژنا دکەتن چونکە بە 3 ساڵن جەژن سرمە دەدێن و ئەم ڕەوشەکەنا لەباردا زۆربەیە خەڵکی مەد بن چادرکا دەجین ژمارێک جێ دیل و ئێخسیرە دەستێ داعشن و ڕزگارنەکردنا دەبێت دیێت ئێزدیا و وەکو پێویستان و هەوارە ئێزدیا نەهاتن بنە ئەگەرەک و ڕۆژانە خەڵکی مەژی قەستا دەربەی وڵاتی دکەتن بێگومان ملەتێک دوێ ڕەوشە بژیتن دەمێ پێشوازی جەژناش بکەتن هەلبەت دێ نەوەکو پێتوی بێت بڵێ مامۆستا بەژنەکە گرنگاوی جەژنێ بۆ ئێزدیان چەندە ئیرۆ جەژنا سەری ساڵێ ئێکشوان جەژنێت هەرە کە بنارت ناف ئێزدیادا کومە ئێزدیا ئەم وەکو ئەم زانین دینەکە پتر سروشتی بەگیردایە بڕێکە مشکێ خۆ بڕێکە زانی ناخۆ ئەم گەشتنەوێ باوەرێ و ئەف دیار دێت سروشتیت هەینک و مرۆڤ بن سایوان دیار دێت سروشتی ژیانت بەتە سەرێ هەموو ئێک هێز ئەوژی خوداوەندێ پاکە سەروەریابان هەموو دیاردێت سروشتیت کەسش بەر هەندێ مە ئێزدیاگەلک جەژنوت هەین و ئێک جەژنێت مە ئێت هەرە کەڤنە و ئەن بێژین ڕەه و ڕیشارێت دوێت گەڤنە نەک ناوجەرگێت مێژوێ بەلکوت گەهنە دەستپێکە پێکهاتنا دنیایە دەمێ خداوەندی ڤای ژیانی سەر عەردی پەیدا بکەتن دەستپێکێ حشکاتی وا پەیداکری وە دەستپێکێ گول و گیا و ڕوەک و داروبارێکی هاتی اینجا مرۆڤ لەسەر پەیدا بووە ئەمە دەبێژین دەستپێکێ دەمێ حشکاتی پەیدا بوو لالش پەیدا بوو ژبەر هەندێ ئەم دەبێژین پەتشێ من لە مەرکەبێت سوارە پەتشایە و هەر هەفتیارە تێک سەیرین چارکنانە لە لالش چەکین گوت ئەڤە حەق وارە باوەری ئەمە دەدوێ ڕۆژە چارشەمێدا دەستپێکی حشکاتی وا دیار بووی وە دەستپێکێ لالشان نورانی دیار بووە و هەر دیسات باوەڕ ئەمەدا دوێ ڕۆژێدا لالش هەموو ڕووی عەردی هەموو ڕەنگە خەمیلیە دەبێژین لالش و دەهاتە پێزەینی چقاسکنیادا لە عەردیشین بوو نەباتە دەمێ لالش پەیدا بووی ڕوەک پەیدا بوون و ڕووی عەردی هەموو ڕەنگە داروباری خەملی یعنی ئەڤە دوو نیشان دوو هێمە بۆ پیرۆزیا vê ڕۆژێ پیرۆزیە سێت باوەڕ ئەمەدا دوێ ڕۆژێدا خداوەندی گیان بەردایە بەرقال بێ ئادەم ئەم دەبێژین شەمبوێ دانە ئاساسە ئینێکە خلاسە پشتی 700 ساڵە هەفت سۆر هاتنە دۆران و کاسە پشتی 700 ساڵە هەفت دوور هاتنە هەنداوە قالب مابووی بێگاوە گۆ تا ڕحی بۆچی تونا چێناوە دوێ ڕۆژێدا
گیان چۆت بەقال بێ ئادەمدا و ئادەم ژیایە و ئادەم بووە ئەگەرێک بۆ پەیدا بوونا ژین و ژاری سەروی ئاردی و بیر و باوەرە چارێ سەبارەت پیرۆزیاوێ جەژنێ ئەوە کو دوێ ڕۆژێدا دەمێ هەڤڕێکێکە تونتیان ململیانەکە تون ناوەی بەدرەدینێ لۆلو پاشای مووسل و ناوەی شێخ حەسەنی برازیی خالی لە پەیدا بووی شەڕێکی دژوار و بەڵام مخابنی بە دمای کاوی شەری شێخ حەسەن شەری شکست و خۆڕادستی بەدرەدینی کرد و شێخ حەسەن هاتە سێدارەدان پێتوی تشتێکی دیار و ئاشکرایە هەر ملەتێک یان هەر وڵاتێک یان هەر پارتەکە سیاسی یان هەر عشیرەتێک دەمێ سەروەرێوان نەمینێتن چەپرزەت بتن و بێسەمیان بینێتن و سرێت ڕالێ وندات بن نزانن چی بکەتن ژبەر هەندی ئێزی دوێ ڕۆژدەگە لە شەپرزەبوون ستیایی سادەی کە شەرفەدین و کوڕێ شێخ حەسەنە مزگینی دەتە ئێزیات بێشتن هات چارشەم بۆ سەرێ نیسانی جوابێ بدەنە کوردستانی بلا قایمکەن ئیمانی شەرفەدین میرە دیوانێ ئەدوێ ڕۆژێدا شەرفەدین بووە میرە ئێزدیا و سەروەری ئێزدیاکیەوە بووە ڕزگارکەری ئێزدیا شوان ئێش و ئازارە و ئێزدی جارەکە دی زەورینە سەرکار و کۆک و سەر ڕەوشاخۆ گرنگی و پیرۆزیە وێ جەژنێ ئەدوان هەر چار بیر و باوەریت مەدە دەستخۆش مامۆستا کەریمەکان بین ئیساڵە هەوا چاوە جژن گێرە ئایا چی فەرق و جیازی هەبوو دنا بەرە بەری کارەسات و هەتا نەهات دەبان جەژنەدا خودێ پێشە هەمێ ئەس جژنا هەمووی زدیا پیرۆزیت کە وێت کوردستانی وێت عێراقی وێت ئەوروپا وێت گیانی هەمێ یا دوێشک باوەڕ بکە ئیساڵەت تقریبا چەکەی خۆشتر بوو ساڵێ دو ساڵی چۆی بەس بەرێ تەبان بەرێ گەلێکی خۆش بوو و ئەم مرتاح بووین و مەشاکل مە نەبوون داعش و ماداعشە تشتە نەبوو نۆ مەشاکلێت مە گەلێکی زابوونیش بەرداعشی و ژن و کچ و کوڕێتمە و بچووکێتمە بێت دەستێواندا مەیویش خودەیە و تاوسیمەلەکە و ئەف ڕۆژیە ئەف جێژنامە سەری ساڵێ دەستێوان کافرا دەرکەبنە بزوو و چۆنگوان گەلک عزازت دیت ئەە دو سێ ساڵە دەستێواندا و ئێگنزانتە چلێتانە چاوانە کێ دەرێنە و ئی ساڵە بڕاست ینی خۆشترش هەردوو ساڵێت چووی هەردوو ساڵی خۆشیای گەلەکە خۆش بوو ینی ئەم ساڵێت هەردوو ساڵێت ئەولی دلێمەی مری بوو ینی باوەڕ بکە یەکشمە حەما چوو ڕۆژی نەکرد چوو مناسبێت خۆ چێ نەکردێت نایت ڕۆژیان ێ سەر ساڵێشن مە تشتێک نەکرد بەس ئی ساڵە نا باش بۆ الحەمدلله ئەم چۆینە جژنێت بابێشێخ و چۆینێت مالە میرە تەحسیمەکەی و چۆینێت برادرێت خۆ و برادرێت مانە جژنێت ما باوەڕ بکە ساڵە ئەولی و ساڵا دوێشک حتى برادرێت مێت بسڕمان شەرم کرد بێژنەمە جێژناوە پیرۆزی بێت گۆم عیب بکەین ینی من یەکە بوو برادرێک دوو مەگەلێک برادرم یەک دووەکە گوتم خودێ سەیدا کەریمە عەفوکە خودێش دلێ مە نادەم بێژینەوە جێژناوە پیرۆزی بکە چەند و گەلێک کاریتەکە پیسە بسەرێوەهاتی بەس ها ئینشاءڵڵا نۆ باشە و ئینشاءڵڵا بێژم مەزی باوریان من گەلێکە ئەو لەم خودێ و یادی حکوومەتە یا کوردستانی یا عێراقیش و یا تەحالفیش ئینشاءڵڵا داعش دێشکێت و کەچ و کوڕ و ژن و بچووکێت محەممەدێ زەڤرنەوە و ئینشاءڵڵا دێ هەموو ئێزدێتمان دێ زەڤرنە سەر وڵاتی خۆ سەرگوندێت خۆ سەر ئەوێت مالێت خۆ و دێ جارێکە دی بڕەوشەکە جدید و بحاتەکە جید و بژیانەکە جدید دەست پێکە بەێ مامۆستا قادرەکە چی ڕێوەسم دەبێت جەژنێدە تێنە گێڕان ما ڕێوەسمت دوێ جەژنێت سێ ڕۆژەدەت ئێنەگەێران هێوارە جەژنێ ڕۆژە سێشەمبووە و ڕۆژە جەژنێ ڕۆژە چارشەمبووە و ڕۆژە پێنجشەمبووی ئێوارە جەژنێ ما ڕێوەسمێت هێن لالشێ و بابێشێخ و جواتە ڕۆحانی و پرانیە پیاوێت ئاینی و هەر کەسێکی ئێزدیە ببێت هێوارە جەژنێت دێ قستە لالشە نورانیکەتێن و پشتی ڕۆژ ئاوا دێ دەست هلکردنا فتیلاکەن هەرش دەریە میر هەتا سەر حەودا کەلۆکی لێ دەری هەمووی دەکەنە فتیلکەنە چرە وەتبێژن پێتەبیە هژمارە ڕۆژێت ساڵێ بن 366 فتیل بن ڕاستی دیمەرێکی گەلک جوان دروستکەن لە گونداژی هێوارە جەژنێ هیکە بەرێمەدگو هیکا سۆردکەن هەر نیشان هێمایەک بە چارشەم باستۆر ئەم دەبێژنی هیکا ڕەنگاوڕەنگکەن چونکو گەلک ڕەنگالێدەن کەلینن و ڕەنگاوڕەنگکەن پاشی زارۆک دێ هەندێک کولیلکێت سۆرت گەر هەندێک گیایەک کاریەک و ئەم ئێزیت بێژنێ بێناف گیایەکی تیژە دوێ ڕۆژە جەژنێت ئەن بێژین چنابێت چوو ئاخفتنێت نەخۆشی توژی دژوار دەکردن لە بێژنەویژی بێناف دێ ئامادەکەین بە ڕۆژە جەژنێ هەروسان کابانی ئەمالێ نانێکی تایبەت پێژن بێژنێ سەوک و دۆنیت ئەنەبەستران وەوان سەوکە سەر گوندیا دەدابستکەن و هەروان سەوکە و هەندێک هیکا و هەندێک شیریناییە
ژنک و کەچکێت گوندی دێ هەلگرنگە خودێ بەنە گۆرستانی لێ دەرێ دێ هەندێکی بسەر زارۆکە سەر بەلنگاز دەدا بەشکەن و هەندێکێژی دل ئێکودوو بەلاڤەکەندا نان و تشتوانتێکی ئەک بن و دێ هەرێک هەندێکی شوان گەڵخۆین تەماری کو دەبێژن ئەvە سماتە ئەvە کورتی ڕێوڕست تشتێکی جانترژێ جژنێدا و هەر کەسێکی دڵمانەکە بەدنا بەراواندا کو دوێ جژنێدا دڵمانێت هەیە بۆ ڕۆژە جژنێ کە ئەvە ڕێوڕسمەکەت هەموو جژنادات ئێتە گەران جەمە ئێزدیا جژن سێ ڕامانەدە جژن جوانیە و جژن خۆشیە و جژن لێبۆرینە بێگومان هەر گوندەکی هەر جەیەکی دوو کەسێک دڵمای بن هەر مجێورێ گوندی مختاری گوندی ریسپێت گوندی دێ پێک بەچنا جژنە ئێکیشوان و دێبەنە مالائێدی ڕۆژە دوێژ جژنێ بێگومان خەرێک جژنانێت گەڕێن و زارۆک یاری جوانە پیکانێت کەن و ئەگەر خەرکێ دڵمای هەبێتن دێ لێک بۆرن و دوێ ڕۆژێدا بتریە نەک بتر بەلکو هەموو مارت ئیزیا پێتویە سەربرا سەرژێکەن و زادی جژنێ چیکەن و پتریە جژنێت مەژی تنێ جژنا خدلیاستە نەبێتن ئەم سەربرا سەرژێت بەمەسەدە بەشی بەسە ڕامانە هێکی و ئەنگولا دەکەین بەلێ مامۆستا کەریمەکە بین کو وەکوێ دیارنەوە جژن و بژین هەر کەفتادا خەڵکەکی مەی پێتوی پاریکاری هەیە بژین ڕۆڵێ دەوڵەمەندێن وەکوە چییە؟ چاوە هەریکاریابان بکەن خودێ ئەو گەلێکت پێتبینێت نۆت نافکەمپادا چی نەخۆشی هەبێتن چی ژیانانی ئەمادی ینی گەلەکە نەخۆی نێ باشە خودێ ئەvە ڕاست ئەvە واجبە سەرمە و وەکی فەرضەیە چاوانەوە فەرضە ئەم ڕۆژیا بگرین چا فەرضە من ئیدا سەرساڵی ئەم شێت خۆ بکەین و مناسبێت خۆێت خۆ مەراسی ماوان باوەڕکە ئەوە فەرضە سەر ئەی ئینسانێکی ئێزدی بێت مەجال هەبێتی بچەکە ینی پارە هەبێت ئەو مساعدا وان نازەحا بکەوت و وان هاوارە بکەن و ئەف هاوارانە باوەڕ بکەن و گەلەکە ژێن و هەرە مالاوان 10,000 دیان نینە بشتە تختۆری و نینە بە طبق حەقی طبقەکە هیکان نینە بچە طبقەکە هیکا بسێ 4,000 بکردینە ئەوە واجبە و فەرضە سەرمە هەموو ئێزدیا یە بچەکێ مەجال هەبێت و بچەکێ قارت و دۆڵەمەند بن مساعداوان بکات و هەی چێ جلکا بێت و چێ پارەی بێت و چێ مساعدێت وەکی دی بێت خواردنێ بێت و وان تشتاێ ئەوێ فەرضە سەرمە ئەوان بکەین و ئەس منیڤش هەموو دەوڵەمەندێت ئێزدیا بەلکو ژمارەکە مۆزنیش دەوڵەمەندانەوە هەینە ینی هەکەن خۆت حکوومەتشێک هاریکاریەوان نەکەتن ینی دەوڵەمەندێت مێت ئێزی ئەتقاینەوە چکە ژیانەوان ئەوەرە خۆشکەتن هەر بێ حکوومەت بێ ڕێکخراوژار بەس دەوڵەمەندێت ئێزدی باوەڕ بکە ئەوە ڕاستە و باوەڕکە ئەس بێژمەتە ینی مە هەزاری ئێزدی زەنگینێ زەنگین وێ هەی زەنگینێ زەنگین ماکە هەرێک هەیوێ 500,000 بدات ئەڤێنێ 500 ملیۆن دینار 500 ملیۆن دینار ئەمە قارین هەر هەیڤ بەهیف چوو فەقیر لنگمانەمین ینی بخۆ ئیش بنیانی محتاج نەبن و خودی وەگیرە 9 ملیۆن دینار یان 4 وەرەقە 400 دلار نەتشتەکە بۆ گەلک زەنگیرێت مەیت ئێزدیا و بەتش هەزاریتەین بەزار زمێمەتە هەزار ئەکەل بەغدای بێت و هەکەل کەرکوب بن و لە هەولێرێ بن و سلێمانی بن و گوندا بن و باوەڕ بکە ئەو کەن مساعدێ بکەن تشتە چوو زەرەری وان نابێت و بۆ سمعتێوانش گەلەکە باشە و بۆ خودێش دێتە نویسینە بخێر بۆوان چەند تشتێت تو خێرێ بکە ئەمت بێژی نێزدی بێژ تو خێرێ بکەت نەبژێت تو کوڕێکەی تو بدە خێراخۆ بکە نەبژێت تو کوڕێکەی توشکی دینی تووشیەوی ئەم ئێزدی هەکەمان بوێت و دۆڵەمەدێت ئێزیا ببێن باوەڕ بکە ئێکی ئێزدی محتاج نامینێت و محتاجی نامینێت لێ بەس ئەم ڕۆژێکە سندۆقەکەی چێکەن هون وەکو دەوڵەمە سندۆقەکە چێکەن و هەیوانات تشتێکی چێکن خودێ من گەلە جاری واقف ناکری مگەلە جاری ینی گوتیە جەماعەتە برادرت منەوێت زەنگین وەبێت دۆڵەمەند و مناگوتیە من فێسبووکی داش گەلێک جاریوان نویسی مگۆوەرە هەم دێم سندۆقەکەی چێکەین هەمام نابێژین فەرضە لە توی وێ ملیۆنێکی بدە 100,000 بدە دوێ ملیۆنێکی بدە دوێ 20,000 بدە دوێ 500,000 بدە باوەڕ بکە ئەم قارین 400-500 ملیۆنی ئەمەی وێ خڕکەین و خودێ چوو تەسیری المەنابێت ینی ئەزنەوە ئەس دێ خۆ بێژم و خودێ با گەلێکی ئێزدی گەلێکیش مەزەنگین ینی چێت بێت ینی ڕێزاگەلەکە ئەس فەقیرێ وام بەس باوەڕکە هەیوێ ئەزنەوە 500,000 بدەم ئەس ملیۆنێکیش بدەم باوەڕکە کە ئەنەوە من نەدایە ینی ئەو ملیۆنە ئەس بدەم ئەس دووسێ جوامری نەش حەزەرش دێت و بچێت بە مەطعمەکەی حسابان 300-400 بەڵکو 3-4 مالات بێنە خوداکەند دراوی
بله يعني مطعمك خواردنك عندك جرى مليونك بله يعني نبرد متى يعني نو قالك جاري نوم يعني ميفاني بمرو في تدمرو بشتا مطعمك يسرق وبي بلند كده دوسيكك او دوسيك ند محتاج يحزيبي ناس عزيبي براكم بس مليونك يصرف بس باور بك او مليون هكا اس بزانم اس مفروض بشم اس 10 15 20 مرو بك ابيت فقير بك هريك بينجان صار يدمي بو مش خيره وده مساعدش بواني تكرن بس من يفيش خديا اش يرو دازيد بيجو وفي مناسبه صار صالح ام صندوقك داني وام دولمه ازديا والنادي كاينه فرض الهندي بدانا هي بينجي وزاريه 200 مليون وام باور بك قال لك في مشكله يا اوارد ما بدي حل كاين بله بینر جاو جد کارم برای وان جماره لسر شاشه پیوندی ما بکن و هیداری کوچ بابتی در نکم بابا شکل لسر جشن سر سالا ازدیانا بله ما مست قدر کن بین که ما بيجي قال لك رسم تبي جشنات نجيران بكرة قوتي ران كرنا هيكا ديسان هلا بيس كرنا قلا وقولي ديسان سر درجة كان بينا هيك رمانا هيك تشيد تبي جشني ده رنگی عردی بخو وکی هیکه اینو کزانه بتگشنا وچندک و رنگی عردی ندرست وکی توبکی خرابل کو رنگی هیکه کلاندنا هیکه نشانه مین عردیه راست ام زمان یاخد بزاره و عینی بيجين مین او بخو عرض هبو حشکاتی هبو بلام دورماندوری آبو نو کزانه جوت بیجن دسپیک آب دیار بو و پیشتنگی اگر هندك بويرة وكي فولكانا وكي ارتجيانا هدي او حشكاتي وذكرتي سر روي عردي كان عندنا هيك نشانه مينه عرديه يعني نشانه دياربونا حشكاتي سر روي عردي ورنگا ورنكرنا هيك يا هيك نشانه رنگت بهاريه نشانه سروشت جواني ولاتي مايا سروشت جواني كردستانيا بود في هي فيدا بهار دقهتا كوكا خو همو رنگت جاو وقولا جورا وجور وكلي كات إتا خملاندن ودارو بارج دقنا خملاخو أنكو رنقا كنا هيك هما يبو خملاندن الروي عادي بل أو رمانا أجيتش كل على شيء تتاهل كريم رمانا شدة نوكاجي هندك كسي نشارزات بيرو بارد ازدياد رنقا نفيسرنجي رنقا هالبزبانجي تانوكاجي هندك جارا نافي ازديادان روش باريس هندك جارا دادين آگر باريس أبكو ازدينا روش باريسن ونا آگر باريسن بلكو ازدي خده باريسن ويكتا باريسن يعني چو جارا شريك بو خداوان دي چنكيا و چو خداوانشك برانبري خدای پاکنین تاک خدای دنیای و آخرتیا بلام او آگر امهل کین ان بیجین آگر همای روناهیه کروج همای تاک همای مزن روناهیه سر روی دنیای او آگر نشانه روناهیه روجیه و ان بیجین روناهیه روجی شنورها خدایا كوابو او اجري ام هلت كاين يعني او جراي ام فيتخين حمايه بو خدي باريسيه حمايه بو نور هاوي السروي عدي و لالش دا بيتفيا اجريكي باك هبت نابت اجريك بو نمونه بغازي يعني بغازي يعني بغاز وايلي يعني بتشتكي وصابتك بتماي بيجيني او اجرا فتيلا او فتيلش بامبويت انا تشيكرن او بامبوا بزيتات اتا هلكرن يعني بيناويجي وقت مرتشتن بيناويجي بينك خوشه نينا خوشه وبالتالي ابان ججنا تقلب بينا تشرايجي ام بغوري هلكين بينا بغوري جي قالك خوشه فرانيا عينت اسماني ده بدنا اسماني ده جي بغور ايكشوان بهنت خوش وبهنت تاراديكي الناف اهنغوري ورسمه بيروز اتاسو بلم دي يديش بيجي هلا بيسكنا اقول ديساني مش عندك بل ما في عندك يا بدي الو دنباش سرسلين برا كربا كاك ماجد سرسلين برا والله ما بس قال جماعة بقى خبهم بلا كرمك سيارة شكاية برا بخير برا مباشر ست شهر مساء ممنون سرسلين والله ما بس قال جماعة بقى خبهم دجنا يزيا بيروزي كما جماعتي وحرشا خرجية كردستاني بيروزكم فتشاوا كاك ما جبت التلفزيون اخو كيم كشكو دنگته بدت دنگه او شغلك باشا صندوق خير بو ورا دادين وقال شغلك باشا ما هي هيا او اجوا جماعات جناز بكم وها قال حاله قال لك اجمل نخوش كان با عمو خير ما بس يقول فازار حاله من يخوش بله قال لك سباز بو بيوندتا كاك ما جدش كان باچه مشكو بله كاك قدر كان بين
بژین ئەو پرسیار دەمش سەیدا بژین کاکەریم کەین کو بۆ هەند دروستکردن سندۆقێکی مە بەحەس کرد بەسم بژین هەلەویستکردنا گولێن نیسانی سەر دەرگەهان ئەو ڕامانە چی دەتن هەسەر ئاخنە هەواڵ ماجد و سەر ئاخنەکە کەریم ڕاستیژی تانوکە ئەو ڕەوشەمبیریا وسات ناوبەرە مەدە پەیدا نەبووە خەلک تاک دەوڵەمەند تاک کاریکاریاوی ینی وێ هەرتکەنێ بەڵام تشتێکی ڕێخستنینە دەمێت ئێتە ڕێخستن ڕاستیژی چگەلێکی باشە گەرێگاوێ دەوڵەمەندت ئێزدیا یان حتا دەوڵەتمەندێت کورداژی پێنگاوەکێ بابێژن و دیتنا من ئەرکەکی نەتەوەیە ئەرکەکی نیشتیمانیە ئەرکەکی ئۆلیە هاریکاریە بۆ حکوومەت ئەماک و هەموو زانین و بێگاوی حکوومەت بارێکی دارایی دژوارە دەرباز بن هاریکاریە بۆ حکوومەتێکی ڕاستیژی ئەگە پێنگاوەکە وەسا بێتە پاوێتن پێنگاوەکە پیرۆزە و ئەز پیرۆز قەلەمدەم و کەریم ئاماژە پێدا گوتی فەرزە ئەس بینم فەرزە و ئەرکێکی ئۆلیەژی چێگەلێکی باشە هەلاویستە گولا سبەهێ زوو وەکی مەگوتی هێواری دێوان کولیکە ئامادەکەن و گیای کاری بێناوێت ئامادەکەن سبەهێ زوو کابانیا مالێ هەروسا خدانێ مالێژی خەورات بن ئەگەر دەوروبەرێ مالەوان گول و گیا و کەسکاتیە بتن دەست و چاوت خۆپی ئاوای بۆی خناوێ پاکتن و ئاوەکە گەلەکە پاقژە چونکو وەکی ئاوەکە دلۆپاندیە یە پاقژە دەست و چاوت خۆپی ئاوێ پاک و تەمیزکەن و دێپاشی چنوان کولیکە و گیایك بێناوێت گەل قالتێتیکێ سەرزەر دێبسەرە دەریێت خانیت مالەبەکە ئەڤە هێمایەکە سمبلەکە بۆ جەژنێ و هێمایەکە بۆ هەندێ گولگەلک گوندا یا هەندێک باجر کە ڕەنگە ئێزدی و کریسیان ئێزدی و مسلمان پێک بە جیان ئەو مالێت ئەف کولیکەن مالیت خۆبەتکردن و هێمای ئەبە مالەکە ئێزدیە ینی دوو هێماژی چن هەم مالەکە ئێزدیە و هەم هێمایەکە و سەردابوو نەریت خوێت کەبن ماینە و گرنگی دەنەوێ ڕۆژی ڕۆژە چارشەمبووێ و دیسا بۆ خەلکێش دەنە خۆیەکەین و ئەمبلەتێکی خودی پەرسی بڵێ کاکەریم وەکو کاکماش دێرکردن هەر تەبەحس کرد گوت سندۆقەکە دانابانە بۆ بانش کارا و دەوڵەمەندتمە هاریکاری کردبانە ئەم بێژین و گەلک جارەژی بژین گەلک خێرخواز بێن خێرێ بکەن لێ مخابن ئیرۆکە دنا بە کەمپادا ژمارەکە ڕێبەبەرێن کەمپە ڕێگری لوان گێتەکردن يعني مثلا دبيجين تو شوية كمبا كذا تندك هاريكارية يعني نش آلي حزبك با نش آلي رخراوة كي باكو كسانة كي يزدي بيت خير كي بخو كي مخابني لوكرلير اش آلي ريفابري كمبا بتتاجرتن كو أو خير نجشت عندك كسان بون مناشك وقد هذا ديار كرن كو بلي شندروج قال فيسبوك إذا شاهد ديار كرن كو كمبا شيخان عندك نزيك بهاشتي خيزاني هي كو تشتو حاضر كربون كو بداتن لي مخابن ريفابري كمبا قلت نهێلان دەرباز بن ئەو جارەکەدی ئەو غەرز نهاتنە زبراندن بۆشی چاوت بینی کویرۆ ڕێبەرێنوان کەمپا چیکەنیە باشە داکو بەتر هاریکاریە خەڵکێ بکەنێت ئاوارێت وێرکێدا بەرکو ئەو بەتر زانن کە ژیانەوانە چارەت وێرکێدا باوەڕ بکە یعنی ئەفەت شتێکی غەڵەتە یعنی کە مەسئولێکم پێ بس والله باس قبول ناكم والله من مثلا كريم غرادوتينا بس والله قبول ناكم تشاوى هنا شناب لازم زفريني او لازم كيف اوان بيت يعني مسؤوليه كم بيت يعني باور بك انه مدير المدرسه وكي بابي طالبها مسؤوليه كم بيت وكي بابي وان عبارات كم بيت لازم كيف بيت بس والله بامانه واوا وزي ممنون مشوا وورن بينين وزي قالوا قريم وزي مساعده بوكم وزي نهضه ما شناب بيجي والله باس قبول ناكم باكو قبول ناكي بعدين تو بينا تو برا بينا تو برا بينا تو بكره تو برا بينا وكي از بهم تشتكي از بكره وتبيجوا ملاص قبولناكم تبرها بينا فمني فيش خدينا وش حكومتها هليم مسؤوليه سروان مسؤولها او حلك يبدا في شغله ونبيجوا ولا بان قبولناكي بوش قبولناكي يعني نا تشتكي سياسيه ونا تشتكي وتشتكي انسانيه حالك انسانيه وكي تشاوت بيجن طب شغلك انسانيه افش نفس الشيء افنش حالك انسانيه بيجيروان ما في كوليبرن اكسبايرون هكا درمان تشد خراب بيت او بن او قارن ريغري اللي او حقيوانا لبين لبرينن بيجوا ركافه شيتينا يا بمريش كنا وغوشتا فجل كنا اللي برفعس كان تاريخ اوان شويه بابا ورا زفرينا بتشنابت او مسؤوليه انا الراس او كان بس وقت دينا مسؤوليه انا فين مدفيت افيك يا دويش مدفيت جوان دولمنت ازديا وجوان خب يعني نبس ازديا وخب بس الماجد مشاركه كان كصندوق خيري بدو بزانن دي قتا دستي محتاجه معنا محمود زانن وقت
پشتی ئەێ ئاوارە داعش وقتی عالم ڕەوی مەگەلک بسلمانە ینی مساعداوان کرد و ئەوان کرد و خواردندانی و برنەمالێت خۆ و جامع بڕاوە کرد مەدرسە فەکردن ئەس vê خلال قناتە بادینان تیوی ئەس نخۆت بێژم ئەزی دێتە بەڕای ئەمەش سەبەیدا دێکم ئەس سندۆقی دێنم وەز جیش منوێ وەز دێت ئیدارەش سەر من وەز دێت نەکاینم و کولی ئیفەمە ئەزش نخۆ مەلیۆنەکە دەم و بلای دیش بین 100,000 بین 200 بین 300 بین ئەم دێ مەجموعەکە ئەوکەین و 5-6 دوکی گۆناتەی نەزی دێدانین ئیش خودێ بترسن نە بۆ منەکە دزادانێنە سەرێ ئەم بژنێ بەرە 10 ملیۆنا بە تۆڕە وەزاکە و 2 ملیۆنا وەزاکە 10 ملیۆنا بخۆل گرندا مدفێت ئیشەڵە و سابت و مدفێت ئیشەڵە ئەف ئەوە بۆ خاترەفێ سەر ساڵێ ئەم تشتێکی وەزادانی مساعدەبان ئیزدێت خۆ بکەین هەتا خلاص بڵتا ماچەکە چۆنە جێ خۆم جارەکە دیمە ئەو مساعدەکەین ئەو دێ بخۆشەکەن بەێ ما پەیوەندەکە دێ بچین ئالو بابێ ڕایان دەم باش سەرچاواسە سەرێن بابێ ڕانی ئێدا پیرۆزیت کەم هەموو عیدتە پیرۆز مەمنون ساڵی ژبەر میوانەتە گۆش بەرە زنگینە دێزیان بۆ ما صندوق چێترەوە گەلم زەنگینیش زیاد بە زیاد راز بهەنگینە بۆ شوە دریژی ڕقۆم کن باشە گەلک مەمنون بۆ پەیوەندەکە بابێڕیانی کەمپاکە بەرتوێ بەلار بابێرانی شەرە بەحسە کرد و صندوقێک بێتە چێکردن ئەم هیویدارین و هەر بێژین سبەی ئەو دەوڵەمەندێتمە وێ بریارێ بدەن و صندوقێک بێتە چێکردن و هەندێک کەسانێن بێژین نەزیهی بێنە سەر وێ صندوقێ هەت بۆ دابشکردنا هاریکاریە سەر خەڵکی بە حالەتین پێتوی بۆ حالەتین پێتوی بەێ بەێ مامۆستا قادرەکە بین و دەمێ نێزیکی 3 ساڵانە زۆربای جەژن و هەلکەفتێتمە بژین ڕێ ڕسمێت توێ ناهێنە گێران ئەف مەگەێرانە ڕێ ڕسمێن بان جەژنا دێت چی کارتێکردنێر سەر نەفشێن و کەتن بژین سەربان گەنجێن و ئەف ئێوێشن و ڕاد بن و ئالی ئاینی بینەوە کەمە گوتی جەژن جەمە ئێزدیا ینی دوو ڕامانێت خوێنی ڕامانێک ژێ جوانی و خۆشی و لێبۆرین ڕامانە دوێ گێرانی ڕێوڕسمێت ئاینی دیتنامێن ڕێوڕسمێت ئاینی پێتویە بێنە گێران وەکی بۆ نمونە سەمای وەکی ڕنگکردنا هیکە وەکی هەر ڕێوڕسمەکە ئاینی بێتە گەران نهێنە فرامۆشکردن وەکی هلکردنا چرایە بە گرنگە بەڵام وەکو کەیف و خۆ خەملاندن و جوانکردن دیتنامێن نەبەس ئێزدی بەلکو هەموو ملەتی کوردجی ئەبە 3 ساڵا پشتی هات ناداعش دیتنامن تانوکە هێمای خۆشیە و جوانیە وڵاتی منەی دیارە تانوکە داعش ژناف نەچوویە تانوکە ڕەوشە سیاسی هەرێما کوردستانی نەت ئاسیە پێدیویدەیە ماترسی و هەڕەشەر سەر هەرێما کوردستانێت بەردەوامن ملەتێت دەوروبەر بەردەوامن دارشنا پلان و پیلانەدا دژی vê ئەزمونامەیە دیموکراسی هێشتا کۆمەکە قەیرانە و کۆمەکە کێشات نابەرەمە و حکوومەتە بەغدایدا هەلاویستینە تانوکەژی گەلک ئاخامەت بن دەستێ داعشدەیە خەڵکیمەت بن دەستێ داعشدەنا ئەبدیتنا من نابێژم بنەبر بوونەوان کێشە بەڵام بکێنبوونەوانتە کێشە نەمانە داعش ئارامبوونە هەرێما کوردستانی اینجا ئەو ڕێوڕسمێتی بێنە گەران دیتنا من ئەگەر ڕێوڕسمێت ئاینی بێنە گێران کاریگەریان نێرینی سەر نفشێن و نابتن بەڵام ئەگەر ئەو ژینایەنە گێران بێگومان دێ کاریگەریە نەرینی هەبێتن بە پێتویە هەموو جەژنا ڕێوڕسمێت ئاینی نەهێنە فرامۆشکردن یان ئاکو نهێنە ئێمانکردن بەڵام ئەتبێژم خەلکیێمە بخۆ ئەو دلەنینە ڤێگاوێ وان کەیف و شایە بگێرتن ئەو کایف و شایی ئەم بێژین ژبەربان ئەگەرێت ڕەوشەمە ئێزدیان چەند پێشمەرگە بتش 1000 پێشمەرگەی 1000 گەنجێت دەست پێکە ژیانامان وەکی گوتی تەمەنێ گولێدا شەهید بووینە دەستی تیرۆریستی داعش وە گەلێک شوان گەنجاژی بڕێکێت هۆڤانە بڕێکێت درەندانە هاتنە شەهیدکردنە ژبەر هەندیانی خەڵکی مای کورد شێوەیەکی گشتی ئەو دلەنینە وان کەیف و شاهیا بگێرت مامۆستا کەریمەکان بین گەلێک جاران تۆ سەردانە کەمپاتکەی سەردانە ئاواراتکەی سەردانەبان نەخۆشەکە و بۆ درێژکردنە دەستی هاریکاری ڕەو شاوان شاد بینێ چەند هەیدەکمانە بتە 3 ساڵ ئاوارە بنەوەن باوەڕ بکە ئەس گەلە گەریایمەوە گەلە چوومە کەمپایە و دایمەن ئەس چم ینی ژیان ئاوان نەچوو ژیانە ینی من بەریچەکە گوتەتە باوەڕ بکە گەلە کاژێنەوە 10,000 بەریکێ دانینە و بشتە تختۆری بچووکەینە ساخت بشتە تختۆری
باور بکە گەلێکا ژێنەوە نینە بچن بخۆ مریشکێکی بکرد باوەکە گەلێکا ژێ نینە چت بخۆ قەمیسێکی بکرد یعنی وەڵایوان گەلێکی پیسەما بە بەری دووسێ ڕێ چۆن من وەزاکردن خانکی و من وەزاکردن الشارية يعني مديت عندك تهاتن يعني من لتريني والله قريان براتها كان ده بحس طامج من قلت بابا ما وزعك خلاص وبابا ما من رابو من شيء من بارد داي يعني وقت ما بارد داي باورك قريان براتها كان قلت له برينا يعني اوجنك وصايل جوانا جيلي او يعني دسخول بريكي بقرد انا وجيلي او جيلك يوصى عن زلامك يوصى بد دسخول برتا بقرد بيشتك كاتو دمني يعني تزاني كابزان او يقشت كي مرحله مرحله يعني الى قلت بلا رجعه شنو بيش تدك هابينا في حتى وان حياتك قالك انا خوشة ومتفيد اولا نش خدي ويا دوش دولا مدد ازديا جارجدي زفري مثلا دولا مدد ازديا ويا سيش حكومتها هريمي وحكومتها يا مركزيشك مساعدة بكن بوان مساعدة بكن ناس بيجوا والله سيشاري فجارك عندك جلكا برا عندك جلكا هافيني زبسطاني بدني زبسطاني هافيني بدني او بدني راتبك برا خصص كان هيفير ما هيفير 100,000 150,000 كي بدني اقل شيء نامرين برسا نامرين نو قال لك شيء مرضي قلتي نخوشي واقرتي نخوشي شيء من والله ويروجي ايكي تليفون عمك جو بخت دانم تو سيدا كريم قلت بالك وبخت دانم جو خدك الى كره مني سالا ورشي وفدو سيروجا جو البرمرني جو منينا 15,000 قال منينا بس ما تختوري جو عقد علاجي مني عقد درماني نينا يعني وقال لك حالته وصايدي ما تفيدش خدي شلون حالة بهزارات حالات قال لك تليفون بو 200 نيكود وقال لك تليفون بو 200 وقال صار فيسبوكي وصار قوي والله بده تشلن فلاندري ويكي دستيوي بريال فلاندري دو خشكيت ايجن الفلاندري يعني قال لك الحالة توصيتين اغنينا برابشت يعني من افا في سرما اولي ازدياد كفت باشي صح حكومتها هرمت كفت وصار حكومتها كردستاني يا مركزي كفت بله بله ما مسكب كرتيبه ما بحث هفاز بجن ضمن ما بيروزيا هيبان انساني وشارشون بنافع زياده شيء بله والله هر سرقتنا كريم بيرز كرتيو اما جبد ما بيه يعني ابا اكس فدقرت بو ببلاني يعني ببرنامج ما وكو حكومه بيجي حكومه هريبت يعني شي حكومه فدرال بتن بيتفيا سرجميريك امارك هاد باكن بو في خلقي اواره خلقك وهي ما مستوى وهي اندازياره وهي بيشمرگه وهي بوليسه يعني روزانه سالانه حيوانات دهاتك بو تدمالي بلام دهان ورنگ بصدان خزانتين حيوانات دهاتوان 1 دينار نينه والجنداي عند كامبيدا دي بتشيجيتن براسيجي بيتفيا اورك الفان اواره بيددان من الجمع ازديا چارشنبو بخوا روجا بيروزا همو چارشنبو هر ملتك روجا خوي بون منا اكشنبو روجا كريستيانا انيا روجا بلاد مسلمانه روجا چارشنبه روجا ازديايا و تميجوي دا چارشنبو الجم برانيا ملتي كرتي بيروز بنو كجي تا يعني قال جال هفال بيجن تا صارت هشتياجي الجالك باجركت يعني اكشوان باجرك اكري قلت تا روجا حط بيرا ما صارت هشتيا دجين بابو بابي ما قلت چارشنبه روجا كبيروزا بلام چارشنبه است انساني همو چارشنبه بيروز ترج بلان اگرت من دسبيك اماجه بيدي بله وهيفا نيسان يجي الجمع هيفا بيروزا هيفا هم يا جوانيه هم يا خير وبركتها يا جوانيه جبر خملينا عردي جبر هندك بهار كوكا خدا تخملت دبي بدا وهيفا خير وبركتها چنگو دبي بدا كاك اكرم دنيا بري نوكينو كبو بازرگانيه بردوام بو همو دما همو تشتهبو دبي بدا جالك رنگت جايا درد كفتن وخلقي ما بو جيانا خو جنو جيانا خويا روجانا بكارتينا وجا شوان جايا بقرا كانغرا وج بقرا كاريا و نيشا وسوريا زو يعني بدهان رنجت جاي ترشوك بدهان رنجت جاي دبي بدا تانا بكارينان زيدباري جيانا بتريا ازدياج سر ترشو بازيبو دبي ما هيدا كارو برختوان مازن بون ايدي خلقي شير بازيبو خوانا خو وخوانا خو بكارتينا باش بيجين ججنا نبروزي ببر هيفا نيساني هيفا كبيروزا او بوكا صاليا دبر هند ام دبي هيفا دا تجارا نا جنيت خوازين نا جنيفت خوازين بيجن جنوج خوازين دبي ما هيدا قلنا چونغو نيسان خو بوكا صاليا بلا امام سكر ما كاب كرتيب دمايك بيفاتا تشيا فايفا من اولا من خديت فيت افضل كتشو جنو بوكو قريت ما بس اذا عشي داب زفرنافا وام اس دي حمو بينا ايك وبينا دستك وبينا دلك واتفاقك ان بينا ما ذهبت وكردستان خوش بتو وعراق ما خوش بتو وخدي حمو ملتاب سترين وتقال لي زديان
مامۆستاکەش پەیواتە دمای کورتش بن پەیفامیە دمایکی ئەوە هیویا من ئەوە ئەف جەژنە ببتە هێوێن اتفاق و تەبای نابینە هەموو پێکاتت کوردستاندا بتە هێوێن اتفاق و تەبای نابینە پارتی سیاسی دادنابەرە ئێزدیان خۆداژی وە ببتە ئەگەرێک کوردستان ئایندەیەکی نێزیکدا ببتە دەولەت بچاودێریە زلهێزی دنیای و ئەم ئێزدیژی ببن سیبەراوێ دەولەتێدا بخێر و خۆشی و تەنایی و سەفرازی بشی بەڵێ ئەوکە دیار هێک شتێکی ئەوە جژنە ئەم هیکانێ بکەین یاری هیکانی دەکردن ئەو دمایک بینین وێ خەلەکێ مامۆستا بەتەشێک بین وێجارێ دو ئەو بکەن يا خدي يا خدي تغاية من آلي دي رخي كتما ان شاء الله صار خير خوش ان شاء الله لا خير ڕزگارکردنا وان کەچژن و زارۆکەین بناو دەستێن داعیدابێت بەلە بینە ڕێژا لێرکەشێک سەپاسی هەردوو میوانت خۆت هێژاکەین کادرعید و وەکو شارەزت بوارێ زیاتێدا دیسانژی کاکەریم ئاسۆ کەسانێکی بەرناسی جیواکە زیاندا هەتا چارشەمبەکە دی بەرنامەکی دی میوانێکی دی بنچاو دەریا خودێدا بن شرفدنا